بەپێی بەڵگەنامە دزەپێکراوەکان لە سکاڵایەکی یاسایی گەورەدا کە لەلایەن هەزاران خێزان و دامەزراوەوە تۆمار کراوە. کۆمپانیای مێتا خاوەنی فەیسبوک و ئینستاگرام تۆمەتبار کراوە بە شاردنەوەی توێژینەوەیەکی نێوخۆیی لەسەر سەلامەتی بەکارهێنەران کە دەیسەلمێنێت بەکارهێنانی تۆڕەکانیان زیان بە تەندروستی دەرونی دەگەیەنێت. توێژینەوەکە کە کۆمپانیای مێتا خۆی ئەنجامی داوە دەری خستووە ئەوانەی بۆ ماوەی هەفتەیەک واز لەم تۆڕانە دەهێنن هەستی خەمۆکی و دڵەڕاوکێ و تەنیاییان بە شێوەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. بەڵام لەبەرەوەی ئەنجامەکان دژی بەرژەوەندی کۆمپانیاکە بوون، مێتا توێژینەوەکەی ڕاگرتووە و شاردوێتیەوە. تەنانەت یەکێک لە کارمەندانی کۆمپانیاکە ئەم کارەی بە شاردنەوەی زیانەکانی جگەرە لەلایەن کۆمپانیاکانی بەرەمێنانی جگەرەوە لە دەیەکانی ڕابردوودا شواندووە. بەڵگەنامەکان زانیاری مەترسیدارتریشیان تێدایە دەربارەی سەلامەتی منداڵان. دەرکەوتووە کە مێتا سیاسەتێکی زۆر سستی هەبووە بەرامبەر بازرگانیکردن بە مرۆڤ و دەستدرێژی سێکسی. بە جۆرێک هەژمارەکان تۆمەتبار بە دەستدرێژی سێکسی دوای 7 جار پێشەلکاری و بانگەشە بۆ لەشفرۆشی ئەو کات سڕدراونەتەوە. ئەمەش بووەتە هۆی ئاسانکاری بۆ دەستدرێژیکردنە سەر منداڵان. هەروەها کۆمپانیاکە بە ئەنقەست هەوڵی داوە منداڵانی خوار تەمەن 13 ساڵ بە ئامانج بگرێت و ڕێگەی داوە کەسانی گەورەی نەناسرا و بە ئاسانی پەیوەندی بە منداڵانەوە بکەن. سەرەڕای ئەوەی تیمە ئەمنیەکان ڕایان گەیاندووە کردنی هەژماری منداڵان بە تایبەت ملیۆنان پەیوەندی نەخوازرا و کەم دەکاتەوە، بەڵام بەرپرسان بۆ دانەبەزینی ڕێژەی بەکارهێنان ئەمەیان پشتگوێ خستووە. لەلایەکی دیکەوە بەڵگەکان دەری دەخەن کە مێتا زانیوێتی فلتەرەکانی جوانکاری هۆکارن بۆ تێکدانی وێنەی جەستە و دروستبوونی کێشەی خۆراک لای کچانی گەنج، بەڵام لەبەر ئەوەی لابردنیان زیانی بەگەشەی کۆمپانیاکە گەیاندووە دووبارە بەکاریان هێناونەتەوە. هەروەها دەرکەوتووە کە سیستمە زیرەکەکانیان AI تەنانەت کاتێک ناوەڕۆکی پەیوەست بە خۆکوشتن و ئازاردانی خۆییان دۆزیوەتەوە ڕاستەوخۆ نەیانسڕیوەتەوە مەگەر دڵنیاییەکە سەرو لە 194 بوو بێت. ئەمەش وای کردووە زۆرینەی ئەو دیمەنە مەترسیدارانە لە بەردەم منداڵاندا بمێننەوە. راپۆرتەکە جەخت لەوە دەکاتەوە کە مێتا بە مەبەست درۆی لەگەڵ کۆنگرێسی ئەمریکا کردووە و ڕەتی کردووەتەوە بەرهەمەکانیان زیان بەخش بن لە کاتێکدا بەڵگە نێوخۆیەکان پێچەوانەکەی دەسەلمێنن. کارمەندانی کۆمپانیاکەش لە نامە نێوخۆیەکانیاندا دانیان بەوە داناوە کە بەرنامەکانیان وەک مادەی هۆشبەر ئالوودەبوون دروست دەکەن و ئەوان وەک فرۆشیاری مادە هۆشبەرەکان بۆ ڕاوکردنی گەنجان ڕەفتار دەکەن. لە کۆتاییدا ئەم سکاڵایە وێنەی کۆمپانیایەک نیشان دەدات کە بەردەوام گەشەکردن و قازانجی مادی لە پێش سەلامەتی و ژیانی بەکارهێنەرانیەوە داناوە.